حتى خذ شوية ماشي أريد يعني بس كان داشتن ثابت سيد سپاس تانەکەین بۆ هاندبوونتان ئەمە ئیشی کەرتەکانی یا سوودی بە سیستمێک بە ئەسانی بتوانانی بیدۆزیتەوە شکەرەمە هەمووی نهێنی خەڵکە یعنی نهێنی ئارزە ئەمە سکانکەن بەڵێ بزەبێت دەستکانی تایبەتی هەیە بانەمە لێرە کردمە ئەم لە بە ساحمەمەیە فلانمانە ئەمە هەموومان داخل ئۆتۆماتیک لە نوێژەکەەوە ئۆتۆمات بیێنەوەوانە لە هەر شرکە و سات دە لانگویجی تیا بەکارهاتووە ئەمە وەقعەکان هەمووی کۆنتینیشتە ئەمە خۆ جەناب دەزانم شتێک لە وەقع ئەعلان کرد بەڵێ بەڵێ باوتان لێبێ نەبەت ئیشی خۆیان ئیش ڕۆژەکان لەسەر پرژی پرۆژەکان بەعام